تیپی خوار تەمەن 21 ساڵانی ڕۆز بە دیاریزانەوەتوانی دەربی سلێمانی لە تیپی خوار 21 ساڵانی پێشمەرگە بباتەوە. لە کەشێکی ساردی پاییزەدا و لە هەفتەی یەکەمی خوار 21 ساڵانی خولی عێراقی و لە کۆمەڵەی باکوور یانەی نەورۆز لەسەر یاریگای زانکۆی تایبەت بەخۆی میوانداری لە یانەی پێشمەرگەی سلێمانی کرد. خولی خوار 21 ساڵانی ئەم وەرزە لە نێو وەرزش دۆستاندا بە خولی تیپی سێبەرەکان ناسراوە. ڕوبەڕوونەوەی یانەی نەورۆز و پێشمەرگەش بە دێربی سلێمانی ناوبانگی دەرکردووە. هەر لەگەڵ دەستپێکی یاریەکە تاکو کۆتایی یاریەکە سیمای دێربی پێوە دیار بوو. ململانەیەکی توند و ڕکابەرێکی زۆر بەهێز لە نێو یاریزانانی هەردوویانەدا بەدی دەکرا. فاوڵێکی لە ڕادە بەدەر هەژمار کرا. ناوبژیوان بە پێدانی چەندین کارتی زەرد بە یاریزانانی هەردوو لە نیوەی یەکەمی بە یەکسانی بەبێ گۆڵ کۆتایی پێێنا. لە نیوەی دووەمیشدا بە هەمان ڕیتم یاریەکە دەستی پێکرد. لە خولەکی 62دا زانست محەممەدی بەرگریکاری یانەی نەورۆز بە کارتی سوور کرایە دەرەوە. دواتر ڕاهێنەری یانەی نەورۆز چەند گۆڕاکارێکی ئەنجامدا. سەرنجام لە خولەکی 70دا وەزیر عیسا بە هێرشێکی هەڵگەڕاوە گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ یانەی نەورۆز تۆمار کرد. لە خولەکانی کۆتاییدا پێشمەرگەی سلێمانی لە هەوڵی گۆڵی یەکسانیدا بوو، بەڵام هەوڵەکانی بیەکان بوو. لە کۆتاییدا تیپی سێبەری یانەی نەورۆز بەو تاکە گۆڵە یاریەکەی بردەوە. بەم برنەوەیش تیپی خوار 21 ساڵانی یانەی نەورۆز یەکەم سێ خاڵی بەدەستهێنا. سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان بە خێراتتانەکەم. طبعا یاری یەکەم بۆ هەموو خولێ قورسە تا یاریزان داخلی کەشی یاری و منافەسە ئەبێ پێویستیان بکاتە بۆ ئەوی بتوانن ئەو ئەدا و مستەوای خۆیان هەیەە پێشکەشی بکەن. بەنسبەت یاری ئەم ڕۆمانەوە ئێمە لەگەڵ یانەی پێشمەرگە دوو یانەی شارەکەین تۆزی حساسێت لە بینی یاریزانەکانە هەبوو. سپاس بخوا ئێمە ئەم ڕۆتوانیمان لە یەکەم یاریە سێ خاڵ بەدەست بێنین. سپاسی یاریزانەکانەکەم دەستخۆشییان لە یەکەم ئەوەی کە ئێمە ویسمان توانیان لە ساحەکە ئەدائێکی باش ئەنجام بن و بە یاریزانێکی کەمەوە توانیمان گۆڵی براوە بکەین. هیوای بەختێکی باشتر بۆ یانەی پێشمەرگە خوازم ئینشەڵا لە یاریەکانی داهاتووە بتوانن ئەنجامی باشتر و بەرچاوتر بەدەست بێن. طبعا تیپ کە یاریزانێکی نوقسان بێ شێوازی یاریەکە حتمما ئەبێ بگۆڕێ. بە ئێمە توانیمان ئەو گۆڕانکاریانەی کە بیکەین کۆنتترۆلی وەسەد بکەین هەم خەتی دیفاعیشمان باشکەین، چونکە ئێمە یاریزانی دیفاعمان کرایە دەرەوە پێویست بوو نەقسی دیفاعەکەمان نەهێڵین و عەدەدی یاریزانێکمان لە وەسەد کەم کردەوە بۆ ئەی بتوانین کۆنتترۆلی وەسەد بکەین. بەڵام ئەوەی کە گرنگ بوو لە گۆڕانکاریەکانە بەدیلەکان کە چوونە ناو یاریگاوە ئەوەی کە ئێمە ویسمان ئەنجامیان. ئەمە خاڵی بەهێزی و سەرکەوتنی یاریەکەی ئێمە بوو. والله پێش ئەوە پێرۆزبایی نەورۆزەکەم بەسەراحەتی خۆت چاکە زانیت ئەمە دەوری نەورۆز و پێشمەرگە دەربیمان هەیە و ئەو حەماسەیە هەیە. بەسەراحەتی یاریەکە ئەوە نەفەنی نەبوو بەقەدەر بەدەنی بوو. هیوادارم ئینشاڵڵا یارەکانی داهاتوو تاویزەکەین. یەک تشتی حەزەکەم پێدان بڵم ئێمە یارزەکانمان زۆربیان 18 ساڵن. باشە ئەوەیش توزی تەسیری هەیە، ئەوەیش حەجە نییە بەس ئەوە سراحەتیە. ڕاستیەوەی بەدلانی کە مدەڕێبای کردی هەمووی لەجێ خۆیان بوو وەسەد یەکەم کردوانێت تای فعکێنە ناوانە بۆ ئێمە باش ئەنجا تەریوان سەرۆش کرد عنی کە تەڕێکمان هەبوو چۆن یاری بەڕێوەبەرین چۆن عنی غەڵەتەکان یەکدا بۆشین وەسپاس بەخواتانیمان یارەکە بەرینان و سێ خاڵش پێشوەیە بۆ جمهوریانی نەورۆز. یارەکە باش بووین، گێمی یەکەم ئێمە باشتر بووین، گێمی دووەمیش باش بووین، وان تەڕتێکیشیان هەبوو گۆڵی لە دوا بووین لە جێمی دووەمە هەموو هەوڵی خۆمان دایتر بەختیاوەرمان نەبوو گۆڵ نەکرا. یاریدا توش یانەی نەورۆز لە کەرکووک دەبێتە میوانی یانەی غازی شیمال و یانەی پێشمەرگەی سلێمانیش گەشتی شاری دۆک دەکات و دەبێتە میوانی یانەی ئەو شارە. بڕیار تەها کەناڵی پەیام سلێمانی.